گەرجەکان لە نێوان ئێران و وڵاتانی کەنداو تا دێت پەرەدەستێنێ، بەڵام لە هەمان کاتە خودی وڵاتانی کەنداو لەنی خۆیاندا کۆک نییە. بۆ لێکدانەوەی هەندی لایەنی ئەو بابەتە ڕۆژەمەوان موختار نەخشبەندی لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاک موختار خۆشاتنەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. ژەنەڕاڵ جۆزێف ڤۆتێل سەرروکی فەرماندەیی ناوەندی لەشکری ئەمریکا داوای لە وڵاتانی کەنداو کرد ناکۆکیەکانیان وەلاوەنیان و خۆیان یەکخەن بۆ ڕەبوڕەبوونەوەی هەڕەشەکانی ئێران و گروپە توندڕەوەکان. خوێندنەوەی وێ چییە بۆ ئەو جۆرە داواکاریە؟ سڵاو ڕێزمەت لە خزمەتێەوە بینەرانی بەڕێستانە. ئەمریکا لە کول لە سیاسەتی بەنسبەت ئێران لە بواری سەربازیدا وایە حاڵەتی دیفاعیە بە تەمانی هێرش کاتە سەر ئێران، مەگەرەوەی کە ئێران لە دوو حاڵەتە، یەک بێوێت کێشەی گەورە دروستکا وەکو بەستنی ئابڕاها گرنگەکان وەکو تەنگەی هۆرمۆز یا ئەوەی کە بێوێ هەنگاوی تون بەرەوچەکی ناوەکی بنێ. ئەم کارانە ئەمریکا زیاتر بۆ ئەوەیە خۆی بۆ کاتێکی وا حەزر کات کە بتوانێت لە کەمترین کاتەوە بە کەمترین هەزینە لەگەڵ هاوپەیمانەکانی پێش بە ئێران بکرێت. ڕێبازی ئەمریکا چییە بەرامبەر بە ئیران؟ هەر هەڕەشە و فشار دروستکردنە یان خۆ بۆ هێڕشێک ئامادە دەکات؟ ئەمریکا لە سیاسەتەکانی دەرەوە ئێران بەگشتی ناڕازیە. خب سیاست هەروە کە دەزانن ئەوەیە کە بتەوێت تەرەفی مقابل مەجبور کە یا قانعێکی قسەکانی تۆ یا منافعی تۆ قبول کە ئیترەوە کرێ بە وتوێژ بێ یا فشاری ئابووری بێ و لە آخر مەرحەلەدا فشاری هێرشی سەربازی. ئەمریکا پێویستی بە شەڕ نییە لەگەڵ ئێران، هەروە کە عەرزم کرد، چون بە فشاری سیاسی و فشاری ئابووری خەریکە کۆماری ئیسلامی بە چۆکە هێنێت. ئەوە ئێرانە مەگەر بیاوێت کێشە سازکە ئەم لە سوورەتێکە ئێرانیش بێوێ بۆ دوو کارە عەرزم کرد بەرەو تەرەفی شەڕ بڕوات، ئەمریکا دەیەوێت بە کەمترین هەزینە کۆتایی بۆ ماجرا بێن. کاک موختار، سیاست یاریکە بەمانەوەی ئەو لایەنەی لەسەر دەسەڵاتە و بەرژەوەندەکانی ڕابستاوە، ئەگەر هاتوو لە کۆتاییدا ئیران میلکەچی داخوازەکانی ئەمریکا بوو، ئیتر شیانی مەترسی شەڕ هەیە؟ کێشەکانی ئێران و ئەمریکا بەشێکە، کێشەی ئێران لەگەڵ دراوسەکانی بەشێترا. ئەم کێشانە زۆر قوڵن. ئێران قوڵایەکی استراتیژیکی زۆر گەورەی بۆ خۆی دروست کردووە لە خاوەرمیانە. ئەمە تەنها بەرژەوەندی ئەمریکا ناخاتەوە خەتەر، بەرژەوەندی تورکیایە، عەرەبستانە، وڵاتانی تری عەرەبیە. بۆیە پێم وایە ڕێکەوتنێکی تەنهای ئێران لەگەڵ ئەمریکا چارەسەری کێشەکانی ئێران نییە. ئێران ساڵحایە لەسەر مەسائلێکی مەسهەبی ئاو خاکی لەگەڵ وڵاتانی عەرەبیش کێشەی هەیە. ئەم کێشانە زۆر قوڵترن کە بە دوولایەنە بڵێن چارەسەر بێ، بەڵام شەڕ لەگەڵ ئەمریکا سازان احتمالی شەڕ و کێشەکان کەمترەکاتەوە. کاک موختار، وڵاتانی کەنداوە بەتایبەت عەرەبستانی سەعودی بۆجێی سەربازیان دوو بەرامبەر وڵاتێکە وەکو ئینگلیستان، ئایا لە شیانی دروستبوونی شەڕێکدا لەگەڵ ئیران دەتوانن بەرگری لە خۆیان بکەن؟ وڵاتانی عەرەبی زیاتر لە 10 ساڵە لە ئاستێکی زۆر گەورەدا خەریکی کڕینی چەک و چۆڵی پێشکەوتون. دروستە لە ڕوتبەبەندی نظامیدا ئێران بە تەنهاخۆی لە عەرەبستان بەقوەترە، بەڵام چۆن مەرزی ئاویان نییە لە ئەگەری شەڕێکە عەرەبستان زەربەی زۆر قورس و کوشەندە لە ئێران دەدا. شەڕ لە نێوان ئێران و وڵاتانی خەلیج لە ماوەی 1-2 مانگا بەقەت 8 ساڵی شەڕ ئێران و عێراق خسارەت دەدا. بەڵام مەسئلە سەرەوەیە وڵاتانی عەرەبی ئەگە چۆک بە ئێرانیش بێنە خۆیان زەربەی زۆر قورسی سیاسی و ئابووری و نظامیان بەرەکەوێت. بۆیە وڵاتانە پێویستیانەکە هەماهەنگ بن بۆ کێشەکان کەمتر بێ، بۆ ئەوەش بتوانن ئێتلافێکی نظامی دروستکەن. پێویستە لە پێشدا ئێتلافێکی سیاسی دروستکەن، چون بێ ئێتلافی سیاسی دروستکردنی ئێتلافی سەربازی شتێکی خەیاڵیە. زۆر بە کورتی، ئەمریکا وەکو بەهێزترین وڵاتی جیهان لە دەیەکانی ڕابردووە تا ئێستا قەت بە تەنیا نەچۆتە هیچ شەڕێکەوە بێ ئەوەی هاوپەیمانیەک دروست بکات. هۆی چی ئەمریکا بە تەنیا خۆی لە هیچ شەڕێک نادات؟ بەڵێ ئەوەی کە ئەمریکا بەهێزترین وڵاتی دنیاە واتوانین بڵێن ئەگەر رووسیە لێلابێن تەواوی وڵاتانی دنیا بەیەکەوە ناتوان لەگەڵ ئەمریکا مقابڵەکەن، ئەویش بە خاطری ئەو سلاح استراتیژیکانە و بەتایبەت سلاحی ناوەکیە. بەڵام ئەمریکا زۆر لە سیاسەتە دقەتەکە، ئەوێ بە کەمترین هەزینە و کەمترین کات لە هەرچی بواردا بە مەنافعی خۆی بگات. لە دنیاشە تەنها کێشەی خۆ مەسەڵەن ئێرانی ئەو دەبێ هەم هاوپەیمانی بێ بۆ بەرگری لەگەڵ رووسیا لەم لایشە بۆ دفاع لە هاوساکانی چی. کاک موختار، چۆن دەڕوانە ڕۆڵی کورد لە بارودۆخێکی لەو جۆرەدا شیانی هەیە بێتە بەشێک لە شەڕێکدا بێ ئەوەی باڵینی ڕاستەقینەی پێ بدرێت مافەکانی مسۆگەر دەکات؟
بەدڵنیایەوە هەر وڵاتێک یا هەر منتەقەی کە توانێت لەو کێشانە ئیسفەکەڵکی خۆی وەربگرێ. بەداخەوە هەرێمی کوردستان ئێمە تەنها لەسەر کاغەز هەرێمە هێشتا دوو بەشە، چه دوو سیاسە دوو هێزی سەربازی بە تایبەت بەشێکی زیاتر هێزی کاکەم و ئەم کاک فڵان و کاک فڵانە ئەوە کێشەی دنیا لە ڕۆژهەڵاتیشە ئەگەر یەکگرتوو مختارە نەقشبەندی ڕۆژەماوان مختار نەقشبەندی زۆر سپاس باز بۆیەوە.